لە هەفتەیەک 6 ڕۆژ پشووە و 1 ڕۆژیش دەوامی فەرمی دەکرێت. ئەمە لە بنکەی تەندروستی گوندی ژیلیایە لە سنووری برادۆست. لە مانگێکدا 4 ڕۆژ و لە ساڵێکیش تەنها 48 ڕۆژ گوندنشینان بۆیان هەیە سەردانی ئەم بنکە تەندروستیە بکەن و چارەسەر وەربگرن. هەفتەیەک جار دکتۆر تێ دکتۆرش لەسە حسابا خۆتێتن وكوبي شيست مار حفتا مارا هەفتەیەک جار دکتۆر بێ ئێستا خەستەخانە لەو جی هەفتەیەک جار خەستەخانەی کریتەوە فەراشا لێ درای ئێلۆ چییە کە ئەمە نەتوانین خۆشەکن هەبی نەتوانین یەکسەر بینە خەستەخانەی کە خەستەخانەشن لەک نەخۆبی چ فایدەی هەیە هیچ فایدەی نیە هیچ شیلۆ نەکرا. لە ڕووی تەندروستیش ئەبینین کە ژمارەی گوندێکی زۆر بەسەرێک بنکە تەندروستیوەیە کەمەش بەهۆی کەمی کارمەند و کەمی داوامش جار هەیە ئەبێ ڕوو لە ناوچەکانی تر بچین بۆ سۆران هەولێر. جگە لە گوندی ژیلیا لە گوندی شیوانیش 3 ڕۆژ دەوام دەکرێت و 4 ڕۆژیش پشووە. بنکەی تەندروستی گوندی مزێسەریش بە تەواوەتی داخراوە. گرفتی کەرتی تەندروستی لە سنووری برادۆست گەیاندومانە وەزیری تەندروستی حکومەتی هەرێمی کوردستان. تەنها لەو دەڤەرەنیە لە زۆر شوێنە دوورەکانی دەرەوەی سنتەرەکان بە تایبەتی گوندەکان و ئەو شوێنانەی لەسەر سنوورن بەڕاستی میلاکەکی زۆرمان تەبعاً لێ کەم بوویتەوە لە ژمارە و ئەوانەی کە دابڕان هەبووە یان ئەسڵەن ئەو شوێنە بنکەی تەندروستی نەبووە بنکەی تەندروستی بۆ کراوەتەوە بەڵام کەسی بۆ دانەمەزرایە بۆیە ئێمە سەرقاڵی یان بڵێن ئامادەکردنی پاکێجێکی پێداویستەکانی دەڤەری سۆرانین بەگشتی لە ئیدارەی سەربەخۆی سۆران. لە 157 گوندی ئەم ناوچەیە نزیکەی 10 بنکەی تەندروستی هەیە. زۆرجار بەهۆی خراپی کەرتی تەندروستی لە برادۆست ڕووداوی نەخوازرا و ڕوویانداوە. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.